ئەو بات زیادکردنە باش نەبوو لەبەرەوەی ئێمە دەمانەوێت وەکو وڵاتانی تەنیشت خۆمان وەکو مەسەلەن دووبەی بتوانین ساری خۆمان هەناردەی وڵاتانی دراوسێمان بکەین و ئیسفادەیەکی زۆرە بۆ کوردستان. بەڵام لە دوێنێ حکوومەت هێرێمی کوردستان باجی زیاتری خستۆتە سەر ئۆتۆمبیلانە کە دەنێرێتە وڵاتێنە ئێران. جا بۆ وردەکاری زیاتر ئێستا لەگە کاگارام کە سەرپەرشتیاری کۆمپانیای ئەلمەرکەزی قساکەم کاگارام گەر بفەرمووی بێتێرە سوپاس دەکەم. زۆر سپاس کاگارام. ئەگەر پێمان بڵێ لە دوێنێ باس خراوەتە سەر ئەو ئۆتۆمبیلانێک کە هەناردا دەکرێت لە کوردستان و بۆ ئێران دەبزانی چەندە ڕێژەکەی و ئایا کاریگەری هەبوو لەسەر هەناردەکەی وەکو کاریگەریی زۆر کەمی هەبوو ینی تەسیێکی وای نەکتە سەر بازاری کوردستان وەکو باز خستنە سەریش لە 2 بۆتە 108 ئەو بۆ سیارانی کە ژمارە کاتینە و 2 بۆ 105 بۆ سیارانەی کە ڕقەمن وەکو ئەو بات زیادکردنە باش نەبوو لەبەرەوەی ئێمە دەمانەوێت وەکو وڵاتانی تەنیشت خۆمان وەکو مەسەلەن دووبەی بتوانین ساری خۆمان هەناردەی وڵاتانی دراوسێمان بکەین و ئیسفادەیەکی زۆرە بۆ کوردستان. باشە ئەگەر پێم بڵێ سەبارەت بە نرخەکانی ئۆتۆمبیل ئایا کاریگەری هەبووە ئۆتۆمبیلانێکە دەنێرێتە ئێران کاریگەری هەبوو لەسەر بەرز بنەوەی نرخ لە کوردستان؟ بەتاکید گۆڕانکارێکی زۆری لە سعر گۆڕی وەکو ئەو نرخانەی بە تایبەت سیارەی بەرز نرخەکانی زیاد بەسەرکەوت. بەنمونە پێمان بڵێ لە چەند بۆ چەندی فەرقەکە جیاوازەکە لە هەتا 50 وەرەقە و 6 وەرەقە و هەندێک سیارە سەرەوەی دەفتەری زیادی کردووە. ئۆتۆمبیلی بەرز عادی بۆ ئۆتۆمبیلی نزم نزم زیاتر لە 10 وەرەقەیە 15 حسب ئەو سیارە. باشە ئۆتۆمبیلانێک کە دەنێرێت چ مۆدێلێکن و چ بڕاندێکن زیاتر لە 2022 بۆ 26 دەتوانی هەناردە بکرێت و زۆربەی زۆری سیارەکان بە نسبەت نیسان زۆر دەفرۆشێ و زایدەن توێتە سیارەکە سینیەکان بە نسبەت جیتۆر زۆربەی سیارەی ئەوانەی تر حسب و تەڵەبی ئەو مشتریەیە کە دێتن. باشە ئەوانەی کە لە ئێرانەوەندەی بزانی کە ئۆتۆمبیلەکان دەبرێنە ئەوێ لە وڵاتی ئێران دەفرۆشرێت و یان دەستە وڵاتانی دەوروبەریش؟ ئەوەی من بزانم تەنها لەنا دەچێتەوە ناو ئێران. ناو ئێران کاریگەر با بڵێن ئەم زیادکردنە کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە وڵاتی ئێرانیش باجەکە زیاد کات یاخود ئەوان زیادیان نەکردەوە؟ ئەوان زیادیان نەکردێ پێم وایە. بەڵێ باشە زۆر سپاس دەکەم کاگەرام مەمنون. جا ئەوەی کە گوێبیستی بوون ئەمە قسەی سەرپەرشتیاری کۆمپانیایەکە کە باز لەوە دەکات باجەکە زیادی کردو لەسەر ئۆتۆمبیلانە بەڵام دەڵێ لە هەمان کاتیشدا کاریگەریەکی کەمی هەبووە. من قسەم چوومە سەردانی 4 پێشانگای ترم کرد لە ناو پێشانگاکانی ئۆتۆمبیل لە شاری هەولێر بەشێکیان پێیان وایە کاریگەری هەبووە کەواوای کردووە تا ڕادەیەک سستی لە بازار دروست بێ بەڵام بەشێکی تریشیان پێیان وایە کەوا کاریگەریەکە ئەگەر هەش بێ زۆر کەمە شتێکی وا ینی فەرقی نەکردووە بۆیە ڕۆژانە ئۆتۆمبیلێکی زۆر لە کوردستانەوە بە تایبەت لە هەولێرەوە هەناردەی وڵاتی ئێران دەکرێت.